سەرچاو دەکاتە باسی یەکەم شیکردنەوەی هەندێک لە سەرچاو بنەڕەتیەکان گفتوگۆی ماستەرنامەی چالاک تۆفیقە یەکەم نابینایە لە پارێزگای هەڵەبجە ئەو بڕوانامەیە بەدەست دێنێت. گفتوگۆی ماستەرەکەی 3 ساعاتی خایاندووە و دواتر بە هەندێک دەستکاریەوە وەرگیراوە. پەیام چالاک تۆفیق بەسەر دەکاتەوە دەڵێت گەشتووە بە یەکێک لە خەونەکانی و بۆ هەموو شتێک سپاسی خوای گەورە دەکات. لە ڕاستیدا چەندە بە توانای خۆمی ئەبینمەوە 100 هێندە و 1000 هێندە بەوەی ئەبینمەوە کە خوای گەورە بە خەڵاتی خۆی بەسەری کردومەتەوە واتە لە بەخشینی خوای گەورە ێزانم مرۆڤی بەهێز و مرۆڤێک کە هیوای بە ژیانی خۆی بێ و ئایندەی لاڕوون بێ بەردەوام نابێ هیچ گرفتێ بکە بە بربەست لە بەردەمی خۆیان بۆ وەستان چونکە نەنابینابوون نەکەم ئەندامی هیچیان ئەوە نین کە مرۆڤ بیکا بە بیانوویەک بڵێ من دەسەوسانم و ناتوانم لە ژیانە هەنگاوەکانم بەردەوامی پێبم. ماوەی 11 ساڵە ئەو مامۆستا نابینایە وانەی مێژوو و فەلسەفە لە قوتابخانەدا دەڵێتەوە. دەژڵێت لە ماستەرەکەیدا 100 سەرچاوی کۆ کردوێتەوە و 3 ساڵە سەرقاڵی نووسینی توێژینەوەکەیەتی. چالاک تۆفیق نایشارێتەوە لە گەشت قۆناغەکانی ژیانیدا بە تایبەت بە دەزێنانی ماستەر خێزانەکەی هاوکارێک و پاڵپشتێکی سەرەکی بووە. لە کاتی کتێبخوێنەوەی کە کتێبەکان بۆی خوێندێتەوە چوومەتە سەر ڕان ناوەڕۆک کە ناوڕۆکەکانم خوێندێتەوە ئەوش دەستنیشانی کردووە و چوومەتە سەر لاپەڕەکە بۆیم خوێندێتەوە و بۆیم تۆمار کردووە. من ئەم ماسەرم بەدەستهێناوە لە ڕاستیدا زیاتر جەختی یاخود زیاتر سووری کردوم لەسەرەوەی کە زیاتر دڵنیای کردومەتەوە لەسەر ئەوەی کە هەنگاوی زیاتر بنێم و بڕوانامەی زیاتر بەدەست بێنم. یعنی ئەگەر بڕوانامەی دکتۆرا بێ یا هەر بڕوانامێکی بەرزتر بێت لە ڕاستیدا کە خوای گەورە دەرفەتم پێ بە دوای ئاڕۆم و ناوەستم. سەلاحەدینی ئەیوبی لە دیدی مێژونووسانی کورد لە نیوەی سەدەی 20م ناونیشانی توێژینەوەکەی چالاکە کە وەک خۆی دەڵێت نابینایی بربەست و کێشە نەبووە لە بەردەم بەدەزێنانی بڕوانامە و بەدیێنانی خەونەکانی. ئاماژە بەهۆش دەکات ئەم سەرکەوتنە وێزگەی وەستانی نییە و هەوڵ دەدات بڕوانامەی دکتۆراش بەدەست بهێنێت چونکە گەشتن بە بڕوانامەی دکتۆرا خەونە گەورەکەیەتی. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.